بە دڵێکی پڕ و سەر و ڕێشی سپیەوە باسی نەهامەتی و ڕۆژانی خەبات و ماندوویەتی و گرانی ژیانی پەنابەرێتی خۆیان دەکەن. دەردی من ئەوەیە، دەردی ژیانمە، ژیانم نییە، ژیانەکەشم بۆێنێ لەسەر نەبوونی و ئێستا 500,000 پەیدا نەکردە بۆ خۆ. کابرا دڵە پی بوویە کاکە وەڵا چمەتە کاری کابرا وەڵا پێم شەرمە بە مامۆستەفای بڵم وەڵا وەرە ئەو کارم بۆ بکە. چۆن بچمە کارێ ها بوو بە ئاوڕقمێ نادەی دەوەرە ئاوڕقمێ بزان دەردی من چییە؟ ژمارەیەکی بەرچاون لە پەنابەرانی کوردانی ئێرانی لە نێو کەمپی ئیماراتی شاری هەولێر نیشتە جێکراون. نەکەس پشتبۆنی مەتکە، دوو نەکەس ڕوولە مەتکە، نەکەس یۆرمەتیکی مەتکە. نا ئەمن چەند منداڵمان هەیە ئێرە هەمی حساب بکەی، نە یەک دەشتە مەکتەبێ، نە یەک دەرسی دخونە، نە حکوومەت یۆرمەتی مەتکە، نە نفوسی ددەنەمە، هیچ تشتێکی نادا. ئەم چ دڵێن دژێ شاملی وە نابیتن، شاملی پەنابەر نابیتن. والله من دەبێتن وەک ژن وەک مڵاتی ئێرە نفوسی بدەنەمە یۆرمەتی مە بکەن، وەکی مڵاتی ئێرە چاڵمە بکەن. وەزە مالی زۆر خراپە یۆمە. ئەم پەنابەرانە لە چاوەڕوانی گەیشتنن بۆ وڵاتی سێم وەلێ تا ئێستا ڕەوانە نەکراون. ئەمە لە کاتێکدا کە دەیان جار خۆپێشاندان و گرتبوونەوەیان لە بەردەم بارەگای نەتەوەیە گرتووەکان لە هەولێر ئەنجام داوە. سیمۆنگێکی پێش نوکە سیارەی لێدۆ سیارەی لوێ کچکی دۆە ئەوە نەژ هەموو ئەوڕۆقن ئەوڕۆقی ئاکسید لۆقیوینە و عشعی لۆقیوینە لۆق حەوز و ئەوە نوی شکۆوە و سەری ویشکۆ دۆی کۆی سیاری هەردوو کۆدۆ دۆی کۆی سەری شکۆ و ینی تووشی ئەو حادثەیە گەرەمە سی چۆر مۆنگیا و کچکە عردەیە ژنکە عردەیە سێ جۆرە چوومە بە دەرگی یوئینی دبێژم برەوە بوو خاطر خودی به ئەمە ئەوە پەنابەر نینن ئەوە فورمەیە برە ئەو هۆ نیشیدە ئەو چۆن بوو تا بۆستکەم دەبێژمی برە ئەوە و ئەوە سیاری لێدەوەی بن سیاری کەوتنە لاق و سەریوان هورد بووە بەس بوو خاطر خودی کوور سەردانێکی مە بکەن ئەمی پەنابەرن تا ئەو فورمە بوو چ دا ئەمە یعنی هیچ باشە برە و خلاص. بەشێک لەم پەنابەرانە نزیکەی 30 ساڵە لە هەرێمی کوردستاندا دەژین. بە پێی ئامارەکان زیاتر لە 10,000 پەنابەری کوردی ئێرانی لە هەرێمی کوردستاندا دەژین. لای خۆشیانەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری نەتەوەیە گرتوەکان و دەستگا خێرخوازیەکان خانوویان بۆ بەشێک لەم پەنابەرانە دروست کردووە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.